بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. بەختەورین لا دیمانێشتری تایبەت لا خزمەتی بۆی عەزیز و خۆشەویستا بین، لا خزمەتی زۆر بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەدی شەریعە. خۆشەویستان، لە خزمەتی جەنابی مامۆستا وەکو مامۆستایەکی ئاینی گەنگەشەی باسێک دەکەین لە خزمەتی ئاەتی پیرۆزی خدا و فەرمایشتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، بەتایبەت ئەوەی کە خۆی گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. دواتریش من رأى منكم منكرا. لەگەڵ ئەوەشە هەندێک نمونەی جوان لە فەرمان ڕەوای مسلمانان لە مێژووی ڕابردووی مسلمانان جاچە لە خولەفای ڕاشیدین تا و کاتی دەگاتە پێشینی چاکەکانمان و ئەرچی سەرشانی فەرمان ڕەوای مسلمانان دەبێت چی بێ. لە خزمەتی جەنابی مامۆستا ئەم باسە تاتوێکەین. مامۆستا جان زۆر بەخێر بێ، سەلامی خوات لەسەر بێ. زۆر سپاس. مامۆستا بەڕست ئاماژەم بەوە کرد کە خی گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى، چۆن ئێمە بتوانین دەستباری یەکتر بگرین بۆی کە تعاون و کۆمەک و هاوکاری یەکتر بکەین لەسەر چاکە و چاکە خوازی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دیارە ئەو فەرمانی خوای گەورەیە، جێبەجێ نەکردنی یعنی جێبەجێ نەکردنی فەرمانی خوای گەورە و کەم تەرخەمیکردن تیا، یعنی کەم تەرخەمیکردن بەرامبەر بە فەرمانی خوای گەورە. دەبێ ئینسانی مسلمان ئەگەر هەر خۆشی بێ ئیشی چاکە بکە، بەڵام ئەگەر کۆمەکی کەسانی بەرامبەری کرد ئەبێ کۆمەکی چاکیان بکە، بێ لە خراپە بەشدار نەبێ لەگەڵیان و ڕێگان نایە خراپە بکەنەوە، ڕێگای خراپیان لێ بگرێت. بەڵام بۆ چاکەکردن ئەو کاری پێغەمبەرەکان بۆ پێغەمبەرەکان بۆیە هاتوون کە خەڵقی فێری یارمەتی یەکتر بکەن و خوای گەورە خەڵقی وا دروست کردەوە کە هەموو پێویستیان بەیەکە. هیچ کەسێک نییە لەسەر ئەرزا تەنانەت پێغەمبەرەکانیش کە توانی بێتیان هەموو ئیشێکی خۆیان بۆ خۆیان بەجێبەجێ بکەن. هەر کەسێک خانوێ بکە، خانوویەکی بەسیت کا پێویستی بە کۆمەڵی خەڵقەیە کە هەر کەسەی کۆمەڵی وەستا هەیە، کۆمەڵی کرێکار هەیە، هەرێکی لایەکی بۆ دروستکەن و لایەکی ئیشێکی بۆ ڕاپەڕێن. بۆیە خوای گەورە مرۆڤەکانی وا دروست کرد ئەتوانی یارمەتی یەکتر بن. بەڵام ئیتر کۆمەڵی خەڵقەیە لە خراپە یارمەتی یەکترەیە، کۆمەڵی خەڵقەیە لە چاکە یارمەتی یەکترەیە. خوای گەورە فەرمان ناکا بە خراپە، فەرمانەکە بە چاکە. بۆیە فەرمێ یارمەتی یەکتر بن، پشتی یەکتر بگەن، کۆمەکی یەکتر بکەن لە چاکەیە، لە ئیشی چاکەیە یارمەتی یەکتر بن. ئەو پێغەمبەرەکان ئەوە سەلامی خۆیان لەبێ ئەرکی ئەوان بووە، ئەرکی پێغەمبەرەکان لە پێش هەموو کەسا کە کۆمەکی خەڵقیان کردووە، یارمەتی خەڵقیان داوە، دەستگیرۆی خەڵقیان کردووە و خەڵقیشیان فێر کردووە، ئومەتیشی خۆشیان و قەوم و گەلی خۆشیان فێر کردووە کە ئەبێ یارمەتی خەڵقی بن، ئەبێ یارمەتی یەکتر بن، ئەبێ دەستگیرۆی یەکتر بکەن. بەڵکو زۆربەی زۆری شتەکان، زۆربەی زۆری عیبادەتەکان، زۆری کردووە چاکان بە جەماعی هاتووە. وتعاونوا بەواوی جەماعە هاتووە، وتعاونوا على البر والتقوى وأقيموا الصلاة وآتوا الزكاة مثلا واركعوا مع الراكعين. هەموو ئانە بە جەماعەت هاتوون. إياك نعبد وإياك نستعين کابرا بەتەنیا نوێژەکە، بەتەنیا نوێژەکە دروست نییە بڵێ إياك أعبد، ئەبێ هەر بڵێ إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم. مثلا لە هەموو کردوویەکی چاکە خوای گەورە وای داناوە، هەتا عیبادەتەکانیش بەعزێکی ناچاریە. وەکو باسم کرد خوێندی سوورەتی فاتحە لە نوێژە، نەخوێندنی نوێژەکە بەتاڵە، نوێژەکە دروست نییە. من لم يقرأ بأم الكتاب فلا صلاة له. هەر کەسێک أم الكتاب نەخوێنی نوێژەکەی دروست نییە. کە خوێندیشی ئەبێ بڵێ ئێمە تۆ ئۆپەرسین ئەگەر بەتەنیاش بێ، خوای یارمەتی ئێمە بە، چونکە هەموو مسلمانان ئەبێ لەگەڵ یابن لە چاکەیە، لەگەڵ یان لە عیبادەتە و ئەمیش لەگەڵ ئەوان نابێت لە چاکەیە. سەرکەوتنی ئەوان بە سەرکەوتنی خۆی بزانێ و زەرەر و زیانی ئەوان بە زەرەر و زیانی خۆی بزانێ. بۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرين لئن أمشي في حاجة أخي لي أحب إلي من أن أعتكف في مسجد هذا شهرا، ولا روايات كتير فرين شهرين. فرمي قال برم بيستيك بو برايك، يعني بو مسلمانك برايك بنكيره ناويتي، يعني هر مسلمانك بيه كزدار بيان بيه كزبه، فقير بيان دولمند بيه، بێکەسبیان غەریب بیان خەڵکی ئەم شار وڵاتە بێ، ئەگە پێویستێکی بۆ جێبەجێ بکەم بەلامەوە باشترە و لەوەی کە لە مزگەوتەکەی خۆمان لە مزگەوتی مەدینە یعنی یەک مانگ ئیعتیکاف بکەم کە هەر نوێژێک بە 1000 نوێژە لەوێ. ئەوە لە زۆربەی زۆری شتەکانی کە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم الله في عون العبد ما كان العبد في عون أخيه. ئەگەر ئینسان یارمەتی خەڵقی بە خوای گەورە یارمەتیە. ما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ
الساعي على الأرملة واليتيم كالمجاهد في سبيل الله. أو كأرواه بيويستي خلقي جيبا جيبا كأرواه يارمتي خلقي با يارمتي جيانيان يارمتي حتى دلخوشي دانوان تعزية ليك دنيان. ومن نفس عن مؤمن كربة من كرب الدنيا يعني كربة من كرب الدنيا نفس الله عنه كربا من كرب يوم القيامة. نفس الله عنه كربا من كرب يوم القيامة. هر كسك تنگانه خمخفته بجارك گیرو گرفتك لسر مسلمانك سوكا خواهي قولا لنا رحيتكان لقرفتكان قيامت بوي سوكا مفهوم مخالفك شوير دا جيري بله ما مصا اوي كلو اياتها توبون منا هم بركه بشيء عام همش اثمك بلا امدميه لبازنيك بابلين لبوي بسين لغوشيكا كا اوي كا تاك بتاشي كوملغا دتواني تعاون بكالا سرساكا بون منا فرمان رواي لولاتيك دكري دا صلاة دار دا صلاة دقريت دست اما چون بتواني دستي خير بگرين بوي كا كساني تاك بون منا سر پرشتي وخلق بكا لتاكا كاني اوانتي دا بجدار بن همو كسيك واجبي خويتي كا او كسيك ايشي بيس بيري خلقي باشا رجيري او كا خوي بتاكي زاني وبرسيار كا بو تاكي هر اجنبي كا خوي بتاكي زاني برسيار كا زاني كي تاكا وشي هموان باشترا او كا با كار بدسي خوي او كا با نوێنەری خۆی ئەو ئیش باتە دەست ئەو جۆرە کەسانە ئەگەر وای نەکرد لەوە چێ گوناهبار بێت چونکە ئەو کەسە بە هەڵەیە چێ و ئەو کەسە لەوە چێ هەر وا بێ ینی کە خراپە بکە کە چاکە نەکە ڕێی لە چاکە نەکە ئەمیش توێ هەڵی بژێرێ بیباتە شوێنێک کە لەوێ چاکتر خراپی پێ بکرێ شتێکی خراپە بەڕاستیەوە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەوەی کردووە کە خوای گەورە عەقلیاوە بە ئینسان لەسەر ئەو عەقڵە محاسەبەیەکە. ابن قيم الجوزية فرمي خواهي قولة ببي عقل محاسبة دينك أو كعقلي نية الشيء تخواهي قولة محاسبة ناك شو عقلي نية إن جا قد درجة عقلية بقي درجة دبلة 20 بلا 100 بلا أو كعلم الزور عقلم أبي لوش الزور عقل بك لا كان بري وبدن لا أرمتي داني خلقي لا هل بجادني كسانك بوي كاري أو بري وبنيان كاري ملة بري وبنوك إساكا أمشتل آرايا براسي أو أركيك الشرعية أركيك لسان هم مسلمان بجوري عقلي محاسبة كل سري شن خوي جوري شن عقلي بيته أو ندش ديني أوته ابن قيم الجوزي وافر من رحمة خوالي به فرد شن عقلي هبي أو ندش ديني هي هندك بون من اللي خو عقلي بيداون اشتكان دبين صون لي رش سبيلك دكنوا بلام هندي برجوندي دنيايا هي زال ترساني على برساني على برجوندي صون لي نانو باروشي تصورا يدي دروا أو الدكا في سبيل برجون تاج خوي بلام للدوازار سلبياتك بصر همان دشيتو ليه رشاد سانك هر هتشند الإنسان ليه بزانه هتشند ليه بزانه مصلحتي خلقي بخاطئ أولى ومصلحتي قشتي دائما قرينتنا لبنا مصلحتي برجوندي قشتيها إنسان بيزرر لخوي بعنا بقازانج بخوي بدز بينه بوي زرر لخلقي بكيه هو بيتشواني برنامج بيغمر كان بيتشواني قرآن وبيتشواني فرمودي بيغمر صلى الله عليه وسلم وبيغمر كان هر هميان زرر يعني خوان داول بينام برجوندي خلقيه هر هميان توشي ناراحتي بون توشي قرقرفت بون توشي دربدري بون توشي لدان بون شوين كوتكان شهيد بون اشكنجه دراون لبيناو برجوندي خلقيه اگر خوان مسلمانش بونا دانشنا حقيقه وسريانو اگر خوان دانشنا لمالو ما لهذا الرسول ياكل الطعام ويمشي في الاسواق هو ملائكه بيا هيك نخوا داو سداني خلقي نكداو خلقي نصيحات نكداو هر خوي نيجي بكداو بيخوار داو خوتا تا امريكا سقينه وسريو بەڵام ئێستاکە بەرژەوەندی خەڵقیش بەمە بەستراوە ژیانی خەڵقیش بەمە بەستراوە سود و قازانجی خەڵقیش بەمە بەستراوە بێت زۆر زیاتر گرنگی پێ بە و بزانێ لە هەر شوێنێکا مسلمانان زەرەر دەکەن ئەم خۆی بەرژەوەندی دنیا ڕانەکێشە بۆ خۆی بۆی خەڵق زەرەر دەکا قازانجەکە ئەمری ئەژی ئەوە نابێ ڕاستی و پێچوانی ئیسلامە لە ئیسلامە نەڕەوشتی پێغەمبەرەکانە نەڕەوشتی زاناکانە لە شەرعیە مەشاشتی وا هەیە لە شەرعیە ماشتی وا نییە کە کەسێک قازانج بۆ خۆی ڕاکێشێ لەسەر حسابی خەڵقی بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک لە ماڵی گشتی بخوا بە حرام لە ماڵی گشتی بخوا بە حرام بیخوا خوای گەورە بەهەشتی لەسەر حرامەکە کوتیان وئین کانە شەیئەن یەسیرەن ئەگەر شتێکی بەسیط بێ شتە پێغەمبەری خوا هینەکەی دەرێنا سیواکەکەی فەرمی قەدەر ئەم دار سیواکەش بێ خوای گەورە بەهەشتی لەسەر حرامەکە بۆ چونکە بەشی خەڵقی پێوەیە دێ ئەم هەڵبژاردن و ئەم
فلان کەس نوێنەرم بێ و فلان کەس ئەوە بێ بەڕاستی ئەوەش بەشی خەڵقی پێوەیە کە من ئێچێکە نێرم بۆیە ئەگەر کەسێکی خراپێ خراپەی بۆ منیش لەوەجە قازانجی بۆ من هەبێ بەس خراپی بۆ خەڵقی هەیە ئەو کاتەسان ڕێگە پێدراو نییە نەخێر بەرژەوەندی خەڵک پێ قوربانی دروست نییە زەرەر لە خەڵقی بەی ولا تعاونوا على الإثم والعدوان أو إثم وعدوان تو زرر لخلقي بيو قازانج بو خود بيني أو قازانج بو هم معنا أو زرر بو هم ما به كواتا بيو إنسانا بيري لي كاتوا أجر قازانج بو خيري زيادة شو قازان بتشن كسب جون خير يجا بالزرر يجي الزرر بتشن كسب عنده جناح يجا بله إما ستم استغلال قورخكاري سوسان نوا يدي بەڵێ ڕادەبردن یان زەرری دین هەندێک مکەری تر دەبین بەو شێوە ئێمە هەر یەکێک لێمە تاک بە تاک دەتوانی کاریگەری هەبێ بەوەی بتوانانی ئەم منکەرانە لابە لەکوێ ئەو فەرم دەجێ دەبێتەوە من ڕائا منکم منکەران زازا بەدەست بە زوبان ئەوەی کە بەدڵ دەیگۆڕێ هەرێکێک لێمە ئێستا کە دەیگۆڕین لە ئەزعافەکەینە ئەگەر بەدەست بۆن منە بەشدار بین بۆی کەسانی باشدا بنین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ من ڕائا منکم نافەرمێ هەمووتان هەر کەسێ لە ئێوە هەر تاقتاق هەموو کەسێک ئەگەر خراپەیەکی بینی واجبە لەسەری لای بەرە بەڵام بە گوێرەی توانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فاتقوا الله ما استطعتم تقوا بە گوێرەی توانایە لا بدنی خراپش پێغەمبەری خوا لێرە فەرمێ بە گوێرەی ئەو توانایە کە هاتە فليغيره بيده بقوة يد يعني بقوة بتصلات أجر بدز بوي لعنشو فبلسانه بزمان بنصيحات بآموشجاري بنوسين ببرنامج بهالشيء هذا كبوي كلا خلقي تيبجينا كأخرافة خوتا عندي بدور بجرين خوتا نقول عبار ما كان شو همو مسلمانك شون برجواندي خويا برجواندي خلقي شبيه لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه چیت بۆ خۆت پێ خۆش بێ مسلمانانیش پێ خۆش بێ مادام پێ خۆش کاتێ ئەو خراپە ئەگەر زەرەریشی نەبێ بۆ خۆ دەبێ لای بەری ئەگەر هیچ زەرێک بە خۆ نەگەێنێ بێ لای بەری بەو پەڕیتوانە بەدەست یعنی بەو پەڕیتوانات ئەگەر بەو پەڕیتوانە بۆی نەکرا بەدەسەڵات ئەبێ بە زمان بیکە ئەگەر بە زمان بۆی نەکرا بێ بەدڵ پێی ناخۆش بێ بەدڵ پێی ناخۆش بێ ئێمە وازان هەر ئەوەندە بەدڵ پێی ناخۆش شێ دانیشێ لە ماڵە نە زمان متەرجمی دڵە زمان تەرجەمەی دڵەکە هەر کەسێ بەدڵ پێی ناخۆش بەس چوو لە ماڵان وەسفی ئەو کەسەی کرد لە شوێنان وەسفی ئەوی کەسەی کرد زیرەکە وایە دوایشتی وڵا خۆم خۆ زۆر ڕقم لێتی حەز ناکەم وابێ ئەوە درۆکە لەگە خەڵقیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەدڵ چونکە دڵەکەش دەرەبردرێ بەس لە شوێنی خۆیان دەرەبردرێ لەناو خەڵقی ئەوترێ کە فڵان کەس شایستەی ئەو شوێنێ نییە فڵان کەس شایستەی ئەو ئەمانەتە نییە پێی بسپێرێت چونکە ئەمە ئەمانەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەبوو ذەڕی غیفاری هات فرمي حظكم كان بدستيكم بيته في غنبري خواه فرمي أمانته وإنها خزي وندامة يوم القيامة أما صار شورية بو قيامة أي إنسان بتشاكي جيب زينك كسر شورية بو أو كسرشكا توشيكا چونك أم خواه يقول لي برسيتو بو أو حكومة باج نكد بو بري وبراتي وأمانتي أو خلقنا باراس أيش لي أمانة هريام بجاردم أمانة من النار دوي جا أمانة اللي بسني على قلاكي تو بو أو نار دوي تو كأزاني بكركي أو نابو أو كسر هالبجار بو أو يشد بيسبارت بۆ نارتەن شوێنێکە شایستەی ئەو نەبوو ئەوە هەمووی ئەضعافەکە کە بەدڵە بۆ نمونە دوای ئەوەی کە قۆناغی یەکەم و دومین ڕێی نیشاندانی ئەمە کردیە ئەگەر بەدەست دەبێ هەوڵ دەبی گۆڕێت دواتر بە زوبان نەتوانی ئەگەر هیچت بۆ نەکرا لەوانە یەکەم و دۆم جا بەدڵ بۆ پێت ناخۆش بێ وانە بەدڵیباسم بەدڵ مەبەستەوەنێ بێدەنگ بێ ناقەزم بۆ مێسا کەسانی هێندە شت دەبینن بۆ ناڕۆنە پرۆسی هەڵبژاردن و دەنگدان دەڵێ بە من ناکرێت لە کاتێکە دواتر لە پەرلەمانە کۆمەڵە یاسایەک دەردەچێت لە زدی ژینی ئەو خەڵکەیە لە زدی دینی ئەو خەڵکەیە لە کاتێکە دەیتوانی بۆن منە هیچ نا ئیسبات وجودی خۆی بکە مووقیفێک بنوێنێ بۆی کە هیچ ناجواب هێبە لە لای خوا ئەمن ئاوام کرد هیچ ئەوەندەی کە بۆم کرا کردوم وەڵا جا کۆمەڵێک لە زانە کۆمەڵێکی زۆر لە زانە نەکە کۆمەڵێکی زۆر لە زانە ئەم جۆرە هەڵبژاردنانێکی ئێستا لە دنیای پرۆسەی ئەمریکیە پرۆسەی هەر کەسێکی بەس مهمە ئینسانی مسلمان لە هەموو شوێنێکا لە ناو وڵاتی کافریشە ئەبێ هەر بڵێ من ئیسلام مەوێ ئەبێ هەر بڵێ من مسلمانی دایان پاکمە ئیشی پێ بسپێرم من ئیشی خۆم ئێمە دەست فڵانکەسی دایان پاک و فڵانکەسی دەست پاک من ئیشی خۆم ئێمە فڵانکەس کە لێی ئەمینم فڵانکەس کە لێی ئەزانم چاکە و بەکەڵی دێ نەگەر لەوەی کە بڵێ من حەقم نیە بەسەر و کێ ئەچێ بچێ و کێ هەڵبژێن ئەویش لەژێر ئەو ئەگەر لەو وڵاتادان نشەقینە لەژێر ئەو حکومایدان نشەقینە سبێنی پێ ڕازی نەبێخینە بەس هەرچی منێکم هەرچی ئێچێگەی کاکچێ بۆ هەڵبژاردن ئەوانەی کە هیچ ناشن بۆ هەڵبژاردن و خەڵقی سادن ئەوانیش هەر ئەواکەن چۆن مەسەلەن من بە پەیڕە و بەرنامەی ئەم حکومەتە ژیان بەڕێوە بم
للروي قانوني أمري واقع. أوان شرواه بەڵێ كان هي تذكرة نبي وای. تذكرة حكومة دريانة كان إجازة سائقي نبي كان هي باسابورتي نبي كان هي فلان حس أموش تبيستي أنا كهي بيستي قطاب خانة شيء بالريبة باز خلاص هم هذا هل حكومة تانية كأوان بيلن دروزني أو حكومة تانية كأوان بيلن دروزني بشيء انتخابات أو حرام أو جناح بعربي اسمين أو يا سنة بس لا تطبيق كان نبي توب شيء بلي من رازينيم هر رازينيم باب بس ليش ما تطبيق كان بس رازينيم وأصحاب شروابون بعض الاشتيان بس لا جب ذكره لمكة رازين بون في بس صلاتي النبو كإنسان صلاتي نبي جناح بعربي إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان بس هو بيبتشي بلي من رازينيم هو بي أو ندر ببرك من بمان رازينيم أبي إنسان إثبات وجود يخوي كالواك كما حكم إسلام يعني كما مسلمانة بوينة شكابه أو ولاتيك أو تياتيك يكسر إسلام حكمي كابو شرطاتهم نأبي توبشي بلي من إسلام ما ومن نصر إلا من عند الله سركوتن حكم قلت ندز وأنا بدس خواي قولي بس حول دانا كبدس إنساني مسلمانة لهر شوية نبي وكبعض زي الزانا قولي كان فرمون حتى قال لولاتي كفري جابي كومر خلقيان هلا بجاربو بريو بدني إشي أو شاركة تويلي قال إيه كان أميان كافر بون إيه كان كافريكي أهون تربو بشي علي بجيري أجر هميان بيدين إيه كان ديندار بو بدين دارك خراب تري أبي الدفعي أفسد كي بفاسد وكو قاعدة شرعية قاله أبي خراب ترك لا أبي بخرابك آخر أمي تقول جادو خراب آخر لو خراب تره لبر هو زانا كان رأي أنواعي إنسان زور بي هر زوري زانا كان رأي أنواعك خلقي بجدار بيلم شو أنا وإثباتي أوكا كمن أمانم أبي أمانم ناوي أمام أبي كرولي شاكية أو مناوي كرولي خرابيو لو شيء بلو خرابي بري دوازار أنا دبنا فرمان رأي أو خاك ولاتون اجتماعنا كزوريني مسلمانة أو شباب بيدين بيودانيشه ها أكيد أو فرمان رواية دبي صون بي أداي أرشي خوي كابران بربو قالي كمسلمانة فرمان رواتي أمانة لفرمو دقي بيغمراته صلى الله عليه وسلم كبا أبو ذر غفاري فرمو ولا لا تندها فرمو ديت رشاعته فرمان رواتي كار بدستي إجقت ندست أمانتك لبرسينوي هي وكسك قالها خوي بي البرسياري خوي ليكني أجر جن مناري هبن خوي جري برسياري جن مالكش ليكا كسك أجر دكس لجد دستيابه بتشاكي بريانو بري كل فرمو دكاتوا أو بيرز قال بي بلام أجر خرافي بريانو بري لروج قيامة أثر شور به لبر هو براسي أمانته أبي جياني أبو دابينك أبي أمينو أمانتي أبو دابينك أبي لدجمن بيان بارزه أبي لبرسيتي بيان بارزه أبي لخمو خفتو بجارينا وكومرجع توشي مشاكل وجرجفتي أنك أبي همش جياني أبو دابينك يم أبينين لصدمي كان بدرس مسلمان كان أو كراو إسلامي جرو خلق براناك بله زبط ما خوش بون من الجاني لما يجي مسلمانان أفرمان رواني ككار بدرس بنا كاري مسلمانان رأي كردي هندق لأن من الجاني أوان بومن باسكي يقدر هبيبون منا لقل أوا بسياري أودا كم كلا بشدوي مسياركم أخو ذكري خلكانك بلين بابا جان أو زمانك بو استاكن ناكري وكسان نماون كفرمان رأي مسلمانان كم بون منا أو يكو عدالة دادقري اللي بيشو بيستاك بوما نارقسي اشتوا دبي أو عدالة أو برنامج خوي يقولون نردو تا قيامت نردو وصدمك أو أنا كارن إسلام وصدمك يعني عدالة وصدمك أو لو تشي بلين خواشيان باج الناسيوا وسروشتي برنامج إسلامي شان ناسيوا چونك إسلام خوي يقولون نردو وهم زمان ومكانك وخاتم النبيين في غمر إخوة وهم قالوا قوم كانوا وهم أمة كانوا في غمر إخوة فلك كومرشتم في بخشرا بيج أمتين بخشرا إيه كان أويا من روانا كلام بوجين وإنس وهم كسك وهم قالوا نتوكان تا قيامة وما أرسلناك إلا كافة للناس خوي يقولوا بهم خلقين أدوا أو عدالة بهم صدمك بهم كاتجة وان كده أنا هم كاتجة أتواندري بكريه هم كاتجة أتواندري بكريه بوي خوي يقولوا فلان بيكن إن الله لا يكلف نفسا إلا وسعها لا يكلف الله نفسا إلا وسعها خوي يقولوا بيش التكليف لإيش هناك كانت وانا به أو تكليفها هي ولا توانا منه فكان أبوي خوي يقولوا فلان بيكن أو عدالة بكن لا صدمي يعني اشتكي عنده جرانية اشتكي عنده زحمنية أمانة أجرناته أنا جيب جيكا وري نقدي يبي جياني خلقي بريوكا لا خواردنو باراسني روحوا جيانيان لا بيوساتي جيانيان وكو خستخانة وكو قطاوخانة وكو بيوساتي من لا صدمي أم خليفة مسلماننا أو كان بدس مسلماننا إما راسك مكوريان هم بعض زي كان
کەموکوڕی هەبوو لە چگەوانی ئینسان بەڵام خزمەتەکان ئەوەنە زۆر بووە کاتێ عومەری کوڕی عەبدولعەزیز مرد لیوی سێهەم هەبوو لیو الثالث کە لیوی سێهەمیان پێوتوە لیوی سێهەم دەستی کرد بە گریان تیان بۆچی ئەگری خۆ لەسەر دینی تۆ نەبووتی وەڵڵاهی بۆیە ئەگریم ئەگەر یەکێک ئەگەر یەکێ مردووی زیندی بکردایەوە لە دوای عیسا ئەم عومەری کوڕی عەبدولعەزیز بوو وابن حجر فەرمێ لە شوێنێکەوە ڕۆیشتم لامما لای ڕوهبانێک ئەچوو سەفەرێکم بەکرد بەرەو شام لە لای ڕوهبانێک لامما لای کەسێکی خواپەرستی دینەکانی پێشوو ئەڵێ کە چونتی تۆ ئاگادار بی کە عومەری کوڕی عەبدولعەزیز مردم بەڵێ من لێم لە تەشییع جەنازەکەی و بەڕێکردنەکەی لێم ئەڵێ دەستی کرد بە گریانتم بۆ ئەگری تی من بۆ ناگریم کە عومەری کوڕی عەبدولعەزیز مسڵمانە مردووە بەس بۆ ئەگرم نورێک لەسەر عەرزە هابوو بە مردنی ئەو نورە کوژایەوە چونکە ئێمە لەژێر دەستی ئەوە خۆشترین ژیانمان هەبوو و زۆر جار ئەم چەند خاڵێکی لە بەگشتی لە حاکم مسلمانەکانە ئەوەی کە پێمانە لێ قوڵ نەکراوەگەر جێبەجیان نەکرد یەکەمیان ئەبێ فەرقی مسلمان و نامسلمان دەکەن ئەوەی لەژێر دەسەڵاتیان نایە ئەوەی لەژێر دەسەڵاتیان نایە بۆیە پێغەمبەری خوا بە هیچ شێوێک ڕازی نەبوو فەرمێتی ئەوەی کە ذیمیە کوژێ ذیمی بۆنی بەهەشت ناکە ذیمی ئەوەی کە گاور جوولەکەی لەژێر دەسەڵاتی مسلمانان نایە ژیانیان بۆ دابین کردوون ئیشیان بۆ دۆزیونەوە خانە نشینیان کردوون قوتابخانە بۆ کردوونەوە بە بەلاش هەچی پێویستیاتی قوتابخانەیە لە مامۆستا لە بینا سەر و ماڵ و جانیان پارێزراوە سەر و ماڵیان پارێزراوە هیچەوە ئەجا ئەهلی ذیممە تەنها ئەوانیان کە عسکەریان پێکراوە ئەوانەی کە عسکە ساڵی دینارێکیان لێوەرگتون بە پێی شوێنەکە دینارێکیان زیاتریان کەمتر بەس ئەو گەنجەی کە ئەتوانێت بچێت بۆ سەربازی ئەو گەنجەی توانێت بۆ جیات پیر مناڵ ئافرەت شێت کەم ئەندام مەسەر ئەمانە هیچی لێوەرنەگیراوە ئەجا خەستەخانە بە خۆڕایی بووە وڵی کە ئیخوێنە سەر سوڕە بێن ئەو سەردەما 800 ساڵ زیاتر لە بێش لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز بەدواوە لە سەردەمی ئەویشە خەستەخانە کراوەتەوە کە هەموو شتێکی بە بەلاش بووە هەموو شتێکی بە خۆڕایی بووە اینجا لە شوێنی وایە دروستیان مەنزەرەشتیان بۆ دروستکردن بۆی بێتاقەت دەبن خەڵکیان داناو چی حیکایەتیان بۆ بژێڕێتەوە نەخۆشەکان پارەیان حکومەت پارەیەوە بۆوانە بچن بە سەرات و حیکایەت و قسەی خۆشیان بۆکەن بۆی بێتاقەت دەبن اینجا جلوبەرگیان داونێ خواردنیان دانێ بە خۆڕایی جلوبەرگ و خواردنیان داوە بەوانەی کە لە لای نەخۆشەکانە مێننەوە اینجا دوو جۆر دامەزرا و دامەزرایان حکومەت بەڕێوە بردووە حکومەت بۆ خۆی ئەم خەستەخانەشانە دروستکردەوە بەس بۆش وازی نێناوە خەڵقێکی خێرخوازیان هێناوە ئەوانیش بەرامبەر حکومەتە قوتابخانەیان دروست کردووە مزگەوتیان دروست هەم بە بەلاش و بە خێر و بە شێوازێک کە هەموو خزمەت گوزاریکی تیاابێ خەستەخانەیان دروست کردووە کە هەموو شتێکی یعنی لەوە چێ بڵێن وەکوێکێ لە ئەو بێژنووسەکان لێ خەڵک حەزی کردو نەخۆشکەوێ چکەوانیان خزمەت کردو دوای ئەوش کە ڕۆیشتەوە ماڵە لیژنێکیان داناوە ئەم نەخۆشە بە چەند مانگی کە چاگەێ بە ساڵێکە مەعاشی ساڵێکیان داوەتێ بژێوی ساڵێکیان داوەتێ بۆی کە تا ساڵێک کاسبینەکە بچێتەوە ماڵەوە چکە مەسەرەن ئەو پارەیە سەرفکە پردیان بۆ خەڵک دروست کردووە جۆگیان هێناوە بۆ شوێنە چۆڵەوانیەکان بۆی بیکەن بە زەرعات بیریان بۆ خەڵک هەڵکەندووە اینجا یارمەتی خەڵق نابیناکانیاندا کولی نابینایەک بۆکو عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمێ هەر کەسێ لەژێر دەسەڵاتی ئێمە ئەبێ خانووی هەبێ ئەبێ ئەسپی هەبێ ئەبێ خزمەتکاری هەبێ ئیشەکانی بۆ ئاسان بکە و لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کە 1200 ساڵ زیاترەکان لەمە پێش کرێچی نەبووە لە سەردەمی حکومەتی ئەوە هیچ کەس کرێچی نەبووە فەرمانی دەرکردووە بێ هەموو کەس ئەبێ خانووی هەبێ هەموو کەس ئەبێ ئەسپی هەبێ هەموو کەس ئەبێ خزمەتکاری هەبێ خزمەتکاری بێ یانێکو پاشا بژی چونکە پاشا و پیاوە گەورەکان خزمەتکاریان نەبوو خەڵکی سادە نەبوو بەڵام ئەو هەموو ژێردەستەکانی خۆی هەموو مسلمانێک هەموو نامسلمانێک کە لەژێر دەسەڵاتی ئاژیا و خزمەتکاریان هەبووە هەموو ئافرەتێکی یاوە بەش و کەم ئەندام بوو بێ نابینا بوو بێ دەستی نەبوو بێ قاچی نەبوو بێ نەیتو زەلیل بووێ پارەی پێوە بەسووە هەر کەسێک ئەو ئافرەتە بێنێ پارێکی زۆر یاوەتە بۆی کە داخوازی بکە بیخوازێ هەر پیاوێک زۆر نقصان بوو بێ هەر ئافرەتێک شووی پێکرد بێ ژیانی زۆر بە زیاو بۆم سۆگەر کراوە بۆی کە هیچ پیا و ئافرەتێک بێ هاوسەر نەبن نێشتۆ لەژێر دەسەڵاتی عومەری کوڕی عەبدولعەزیز کە 2 ساڵ و 5 مانگ حکمی کردووە بە 2 ساڵ و 5 مانگ یەکێ لە عالمە گەورەکانە فەرمێ مێژوونوسەکانە فەرمێ ئەگەر بیخوێنێ بۆ بەعزە کەسێکا لەمە 2500 ساڵ بووە 2 ساڵ و 5 مانگ نەبووە 2 سەدەونی بووە بەلانی کەم و 2 سەدەونی حکمی کردووە 2 ساڵ و 5 مانگ حکمی کردووە هیچ ئافرەتێکی نوقسان ئی جوان ئی ناشرین ئی کەم ئەندام ئی بێکەس نەبووە لەژێر دەسەڵاتی حکومڕانی و قەڵەمڕەی ئەواندا کە
هاوسەرگیری نەکردبێ و هیچ پیاوێک نەبووە مەگەر هیچ توانایەکی بائی نەبووی کە با پێغەمبەری خوا فەرمێ من استطاع منكم الباءة فليتزوج هاوسەرگیری بۆ کردووە هاوسەرگیری پێ کردووە پارەی بۆ سەرف کردووە و هەروەها لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە هەتا ئەو ئاژەڵانەی کە بەرەڵا بوون کۆیان کردوونەوانێ خزمەتیان کردوون ئەو مناڵانەیان ئەو خزمەتکارانەی لە ماڵان شتیان لە دەست شکاوە خانەیەکیان دروست کردووە هەموو ئەو شتانەی تیا بووە چی شکاندووە هاتۆ لێ بە خۆڕایی وەرگرتەوە بۆی لایەن نەخوا بۆی لێ تووڕە نەبن بۆی پێی نەبژێرن بۆی سەرزەنشتی نەکەن ئەو خزمەتکارە ئەو کارەکەە لە ڕێگای ماڵەوە لە ڕێگای شتکردە پارەی لێوە بۆ چوو پارەکەی لە بێتولمال وەرگرتەوە بۆی سەیدەکەی لێی تووڕە نەبێ بۆی سەیدەکەی پیاڵ لە شاخێ ژیانی خۆیان مامۆستا فەرمانڕەوانەی کە بەڕەسان باسی یەکەین لەگەر خەڵکانی تر بەو جۆرە جیاوازێ بە کە ئێستاکە هەیە ئیمامی عومەر کە چەوریان بۆ بوو چەوری حوشترەکان کە چەوری حوشترەکان ئەوروتیانە من دووگی حوشترەکانە تۆزێکمان بۆ جەناب سوور کردێتەوە بیخۆی فەرمی بەخوا جوانە من خەلیفێکی باشم عومەری کوڕی خەتاب ئەوە خەلیفەتی بیکە کە من چەوریەکەی بخۆم و خەڵق ئێسقانەکەی بخوا ئەو قەت بەوە ڕازی نەبوون بۆ ڕازی نەبووە کە بەسکی خۆی تۆتێتی قۆڕێنی یان نەقۆڕێنی من خواردن نامێت تا ئەو کوڕی فەقیرانە تا ئەو کچی فەقیرانە تێر نەخۆن ئەوەی کە ئەو کردوێتی هەرگیز بە خەڵقی ئێستا ناکرێ ئەمە یعنی خەڵق حەدی نییە بۆ ڕێگای ئەوانە بڕۆ مەگەر بیەوەکو ئەوام بکە بۆیە ئیمامی عومەر چەوری نەخواردنەوە سەردەمانەیە کە بینیێتی خەڵق برسێتی لە ساڵی ڕەمادە گرانیە لە ساڵی گرانە و گرانی و نەبوونی و وشکە ساڵیە ئیمامی عومەر تێری نەخواردووە و دای مەسکی قۆڕەی هاتووە کە لە ڕێواتەکانە هاتووە و چەوری نەخواردووە و سوێندی خواردووە تا ئەو گرانی لە نەچوو گۆشتی نەخواردووە فەرمێتێ بێ هەموو مناڵی فەقیر و هەژارەکان بیخۆن ئەنجام نەخۆم چۆن عومەر بیخوا وان نەیخۆن لەبەرەوە بەڕاستینەوە ئەوان وەکو خەڵقی ژیاون خەڵقی کە چووە نوێنەری وڵاتەکان نوێنەری دەوڵەتەکان نوێنەری گەلەکان کە هاتووە بۆ مەدینە گەڕاوە بە ماڵی بزانی ماڵی پاشا لەکوێ کە پیشانیانداوە سەری سوڵماوە خەلیفە چۆن ئەلوێژی چۆن کار بەدەستی گەورەی مسلمانە ئەلوێژی کار بەدەستەکات بۆ لای ئیمامی عومەر لە ماڵ نەبوو تیان چۆتە دەرەوە بخەوێکە چوو بینی نوێنەری فارسەکان ڕۆمەکان یان فارسەکان ڕۆی بینی کۆمەڵە گلیژەر سەریا و خەوی لێکەوتووە ئەویشتی بەڕاستی عەدیلتە فەئەمینتە عەدالەتە کردو بۆیە ئەمینی وەڵای ئەوکانی ئێمە شەویش نایەڕ خۆن چواردەوریشان حرەسە یعنی کابراوە کتێوەکانی ئێمە چواردەوریان حرەسە شەویش نایەر ئەمینی ناخەون لە ترسی و دەرمان خواردیان نەکەن ترسی و بیان کوژن جاری وان کوڕەکەی خۆیان کوشتیانن بەڵام تۆ چووی لە دەرەوە لە باخێگا تۆپەڵە گڵژێ سەردا و بە ئیسراحەت لێ خەوتووی ئارەقی لە شتاتۆ سەر تۆپەڵە گڵەکە کابرا بۆ یوتی عەدیلتە فەئەمینتە ئەوانەیە کە بەڕەسان باستان کرد هەمووی بەرهەمی بەرەکەت و بەرهەمی ئەو دادگەری و دینداریەکە ئەو بەرپرسانە هەیان بە لە پێشەی ئەوە کاتێ لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە یەکێ لە کاربەدەستەکانی خۆراسان خەبەری نرد تی قوربان ئەگەر ئیزنم بێت تۆزە قەمچی بەکاربێنم یعنی زەبر و زەنگ چونکە خەڵکەکە دانامەزرێ بۆی نووسیوە فەرمید کەذەبتە یعنی بە هەڵایە چووی عەدالەت بخەرە ناو کۆڵانەکانەوە دادپەروەری بخەرە ناو کۆڵانەکانەوە هیچ شتێک نابێنە خراپە دادپەروەری بخەرە ناو کۆڵانەکانەوە تۆ دادپەروەری نەکردو ناو خەڵقیە تۆ عەدالەتە نەکردووە بۆیە خەڵقەکەش لە دیاخی بووە تۆ فەرقیان مەکە جیاوازیان مەکە ئەمە کوڕی خەلیفێ و ئەو کوڕی فڵانە ئەو کوڕی فڵانە ئەمە کوڕی کاربەدەستە و کوڕی فەقیر و هەژاریش نان نییە بیخوا کوڕی کاربەدەستیش خەڵقی ژەکوژێ پارێزراوە ئەوە مەکە بۆ خۆدا حەسەیەوە خەڵقیش حەسێتەوە بۆی نووسیەوە فەرمی جارێکەوانەکەی کۆڵانەکان چاپکە چاکی بکە مەقسەی پڕیان کە لە عەدالەت پڕیان کە لە دادپەروەری ئەو کاتە بینی خەڵکەش ژیانی خۆشەوی خۆش ژیان خۆشەوی پێویستیشی بە قەمچی ناکە کۆتاوتەوە ئامۆژگاری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد لە بۆ بەتایبەتی پرۆسەیە هێستاکە لە پێشە ئێمەمان چەندە وشار بن بۆی کە بتوانین گۆڕانکاری ئەگەر بە کەمیش بتوانین بیکەین بۆی باش بەرەو باشتر بینەگە خراپشە و باشیکەین باشترین شتەوەی کار کە سەفریا دنیا و قیامەتی خۆی کەوێ ئەوەی کە چی لە توانایە بۆەوەی کە بیسەلمێنە ئیسلامیەوێ بیسەلمێنە کە بە ئیسلام ڕازیە بەشداری بکە بە گوێرەی توانە بڵێ من ئەوانمێ و ئەوانم ناوێ ئەو بەنسبەت ئەوانەوە کە بەشداریەکەن بەنسبەت ئەوانەش کە خۆیان هەڵبژێرن بەخوا بێ فریا قیامەتی خۆیان کەون دنیا هیچ نییە بۆ خۆشیان ئەزانن کە ماوەیەکە هەمومان ئەمرین كل نفس ذائقة الموت هەرچی کەس هەیە بێ بمرێ ئەوەی کە عەدالەت بکە دادپەروەری بکە چاک بێ لەگەڵ خەڵقیە وەکو چۆن ژیانەکەی سەربەرزیە مردنەکەش سەربەرزیە
وەکو چۆن مسلمانان گریان بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز ئاواش قەشەکان بۆی گریان ئاواش قەیسەری ڕۆم بۆی گریا چونکە دادپەروەر بوو ئەبێ ئەمانەش کارێک بکەن کە لە دوای خۆیان خەڵق ڕەحمەتیان بۆ بنێرێ لە دوای خۆیان خەڵق بۆیان بگری خەڵق ئاواتیان پێ بخوازێ کە تەمەنیان درێژ بێ کە یەکێ لە پیاوە دادپەروەرەکان مرد یەکێ لە دادپەروەرانە کە مرد یەکێ لە عالمە گەورەکان وتی خۆزگە ئەگە دروست بێ ئەم گوت ئەگە دروست بێ ئەم خۆزگە خوای گەورە ئەوەندەی لە تەمەنی من خستان سەر تەمەنی ئەو بۆی خزمەتی خەڵقی بکردایە ئەوان بەڕاستی ئەمانە هەردوو لایەن ئەوەی کە هەڵبژێرا ئەوەی کە خەڵقیش هەڵبژێرە بێ ئاگیان لەوە بێ ئەمە ئەمانەتێکە هەر کەسێ نابێت لەبەر ئەوەی کە معاشێکی هاتێ خواردنێکی هاتێ عەرزەیەکی هاتێ چونکە ئەوەش بەشی خەڵقی کە پێوەیە لەوەچێ لە خەڵقیان سان بێن جەدابێتیان بۆ خەڵقێکە بێت دوو عەرزە وەرگێ چێ بێ 40 ساڵ 50 ساڵ خزمەتی بێچی وەرنەگرتبێ لەبەر ئەوە بەڕاستیە بێ ئەوانەی کە چەند خەڵقێکی زۆر باشە بێ پرسیار بکەن چێ زۆر چاکە چێ زۆر باشە بە دوای ئەوانە هەبگەڕن چێ باشە و چێ باشترە بێ ئەوە بژێرن ئەوانش کە خۆیان هەڵبژێرن ئەبێ بزانن ئەمانەتە ڕسم هەڵواستین نییە ئەبێ بزانن هەموو ڕۆژێ ئەو ڕسم هەڵواستینە نییە ئەو ڕسم هەڵواستینە و پارەی ئەو ڕسم هەڵواستینەش خوای گەورە محاسبەیانەکات لەسەری لە قیامەتدا زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعی ئازیزمان دای دەست و چاوت خۆش خوای گەورە پاداشتاتەوە زۆر سپاس بارەکەڵڵا وەڵای بینەرانی ئازوو خۆشەویست لەم دیمانە تایبەتە لە خزمەتی و ئەزیز خۆشە زووم لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد هیواداری کەوتەکانی جێخۆی بگرێ بۆی بتوانین ئێمە لە ژیانی ڕۆژاوان خۆمانە بە تایبەتی لە چەند ڕۆژانێکە لە پێشوانە بتوانین کاری پێ بکەین و ئەنجامیشی باشێ بێ سپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەین تا بێگەیشتنەوە خوداتان لەگەڵ